ئەوەی کەوا لێرە کۆمان دەکاتەوە هەموو برادران تقریبن هاوتەمەنین هیچ یەکێک لە ئێمە تەمەنی لە 63 ساڵ کەمتر نییە هەنی هەمووی 63 ساڵ بەرەو ژوورین و هاوتەمەنین و کەسانێکی بە خزمەت بە تەجروبە لە ژیان هەرێکە لە بواری خۆی خزمەتێکی کردو و بە وڵاتەکەی خۆی و بە هاونیشتمانیانی خۆی ئەوە لێرە دەرمانخانەی لێیە دەرمانی لێ و سافاتی ئەوەلیەکرێ وەروە سەرتاشخانەی لێیە کە کارمەندی سنتەرەکەیە سەرتاشین لێرە سەرتاش هەر کەسە بێ لێ سەرێتاشە ئەو خزمەت گوزاریانەیە کە هەیە هەمووی بێبەرامبەرە هەمووی ئاەدی سنتەرە لە سنتەرەکە خۆی سەر دەکرێت زگەر ئەوەی دەمەوێت بیشڵم مەکتب کتێبخانەیەکی لێ کتێبخانەیەکی لێ کەسانێک دەیانەوێت بێن دادەنیشن لێ یاری ناکەن نانە هۆڵەکە و لەوێ دانیشن کتێب و شتی لێ کتێب چ کتابێکیان بێ دەرێکە نەی خوێنەوە ئەیگەڕێنەوە شوێنەکەی خۆیان شتێکی تریشی هەیە سەحەیەکی لێرە سەرگیراوە ئەوە شوێنی ڕاضەیە وەرزشکردن ئەنوا پاسکیل و شتی تیا و شتی وا بەسییت بۆ ئەوەی کەوا بووە تەمەنی خانەنشینان بگونجێت ستافێکین لێرە ڕاست باردراین وەکو ئەمانەت لەسەر شانی مەیە کە خزمەتی کەین بە خایانی ڕایگرینەوە ئیدامەی پێ بکەین هەتا پێمان دەکرێت و جەنابی شێخباز لۆ خۆی سەرپەرشتی هەموو خاوێنی و ڕاگری و پارە و هەرچی مەساڵیفی هەیە دەیکا لەبەر خاتی خانشینیانی کۆیە طبعا گرنگی کردنەوەی ئەو سنتەرە لە کۆیە بزات لە کۆیە خانەنشینی زۆر زۆرە خەڵکێکی زۆر لە مامۆستا و لە فەرمانبەری لە ڕۆشنبیر و لە هونەرمەند و لە پیاوی بە ساڵاتچووی زۆر ڕۆشنبیری تێدایە کە پێشتری جێک نەبوو بچن ئێستا کە ئەو جیان لە بۆ کرایتەوە وەک دەبینن هەمووی بەڕێک و پێچی لە خۆیان دادنیشن لە هەر جێکیش دانیشن ئەمە لە خزمەتیان ڕاوەستاین بە خۆمان و بە هەموو ستافەکەەوە من حەمید میرخان عەبدوڵام سەرپەرشتیاری پسپۆڕی بیرکاری خانە نشینم 40 ساڵ خزمەتی شاری کۆیم کردووە وەک مامۆستای بیرکاری کە نەخانە نشین بوون بەڕاستی وەزعەکەمان لێ تێکچوو بوو دەچێت چایەخانە دادەنیشی لەگە ڕیزم لە بۆ خەڵکەکەی هەندێک تووشی ئیحراز دەبی چایەکە زۆر بە ئیحراجەوە دەخۆی ناتوانی هەموو قسەک بکەی ناتوانانی هەموو هەڵس و کەوتەک بکەی ئێرە بۆ خزمەتکردنی بۆ خزمەتی خانەشینان کراوە ئەوەی کە پێویستە لەسەر هەر هەمومان پێویستە خزمەتی بکەین بە پاکخاوێنی ڕایگرین شتێک نەکەین کەوا ببێتە هۆی ئەوەی کەوا ناشرینکردنی شوێنەکەمان